پاش ئەو ناوکۆکیەی ڕۆژی هەینی لە نێوان عەسایبی ئەهلی حەق و حکومەتەکەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق دروست بوو، دۆخەکە بەرەو ئارامبوونەوە چووە. ڕۆژی هەینی هێزە ئەمنیەکانی عێراق بە تۆمەتی دەستهەبوون لە هێرشە موشکیەکان بۆ سەر ناوچەی سەوز بەرپرسێکی چەکدارانی عەسایبی ئەهلی حەقیان دەستگیر کرد بە ناوی حوسام ئەلئەزیر جاوی و ژمارەیەک لە هاوکارەکانی. لە دوای ئەم ڕووداوە ژمارەیەک چەکداری ئەو گروپە زیاد لە تۆمارێکی ڤیدیۆییان بڵاو کردەوە و هەڕەشەی ڕاستەوخۆیان ئاراستەی مستەفا کازمی سەرۆکوەزیران عێراق کرد و 48 کاتژمێریان دیاری کرد تا لەو ماوەیەدا گیراوەکانیان ئازاد بکات. وكمرحلة أولى لە دوای ئەم ڕووداوە موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر پەیامێکی بڵاو کردەوە و داوای لە ئێران و ئەمریکا کرد عێراق نەکەنە شوێنی یەکلاییکردنەوەی ململانەکانیان. هەروەها مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراقیش پەیامێکی توندی بڵاو کردەوە ڕایگەیان ئاسایشی عێراق سپاردەیە لە گەردنمان، مل بۆ سەرکێشی و هەنگاوی تاگلایانە نادەین. وتیشی داوای هێوەرکردنەوەمان کردووە بۆ ئەوەی وڵاتەکەمان نەخزێنرێتە نێو سەرکێشیەکی دیکەی بێهودەوە، بەڵام ئێمە ئەگەر پێویست بکات بۆ ڕووبەڕووبوونەوەی یەکلاکەرەوە ئامادەین. لە دوای ئەوە شەوی ڕابردوو هێزە ئەمنیەکان لە چەند شەقامێکی شاری بەغدای پایتەخت بڵاویان پێکرا. هەروەها سەرۆکوەزیرانی عێراق بە ناو شاردا گەڕا و چەند شوێنێکی گشتی بەسەر کردەوە. لە کاتژمێر 10 شەوی ڕابردوو بە پێی یەکتێگەیشتنێک لەگەڵ هێزە ئەمنیەکان چەکدارانی عەسایب لە ناو شاری بەغدا پاشەکشەیان کرد. لە دوای ئەو بارگرژیە سەرلەبەیانی شەممە هێوریەک کەوتە نێوان حکومەت و ئەو گروپە چەکدارە و دەنگۆی ئەو بڵاو بوویەوە کە گیراوەکان ڕادەستی ئاسایشی حەشتی شەعبی کراون. لە بەرامبەردا وەزارەتی ناوخۆی عێراق ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و تێیدا ڕەتی کردەوە تۆمەتبارانی ڕادەستی حەشتی شەعبی کردبێت و دەڵێت ئەو نووسراوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و هەندێکیش لە میدیاکان بڵاویان کردوێتەوە لەبارەی ڕادەستکردنی یەکێک لە داواکراوەکان سەرلەبەری ناڕاستە و نووسراوەکە ساختەیە و بۆ تێکدانی متمانەی هاوڵاتیان بەرامبەر بە حکومەت بڵاو کراوەتەوە. وەزارەتی ناوخۆ جەختیش دەکاتەوە کە کەم تەرخەمی ناکەن لە دۆزینەوەی ساختەکاران و ئەوانەی لە پشت دروستکردنی پرۆپاگەندەوە دەدرێن بە دادگا. سەرەڕای ئەو ڕاگەندراوی وەزارەتی ناوخۆی حکومەتی عێراق قەیس خەزعەلی ئەمینداری گشتی عەسایبی ئەهلی حەق لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر نووسیوێتی ئەوەی ڕوویدا لە دەستگیرکردنی ئەندامێکی حەشتی شەعبی بە تۆمەتێکی فێڵاوی بە ژیری و دانایی چارەسەر کرا. باوتەی خەزعەلی ئەوان جەختیان لە پابەندبوون بە دەوڵەت و دامەزراوەکانی دەکەنەوە دەژڵێت لە هەمان کاتدا جەخت لە مافی بەرەنگاری دەکەین بۆ کۆتایهێنان بە بوونی هێزی سەربازی ئەمریکا و هاوکاتیش پشتیوانی لە پاراستنی شکۆی دەوڵەت و هێرشنەکردنە سەر نێردە دیبلۆماتیەکان دەکەنەوە. حقيقة القوات الأمنية ما تحت لایەکی دیکەوە تەحسین خەفاجی وتەبێژی فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق ڕوونکردنەوەیەکی بڵاو کردوتەوە و تێیدا دەڵێت بەغدای پایتەخت ئارام و سەقامگیرە و هیچ هەڕەشە و کێشەیەکی ئەمنی لە پایتەختدا بوونی نییە.